سروک وزیر عراق دویجه حکومتاوی پیگره به ریگرتنا لکارانینا آخا عراق ده ایرشکرنا ولاتین جیران ده. پنتاگون دویجه ایرشن عزمانی و گفین ایرشک بجایی ترکیه لباکور سوریه باندور ده سر اپراسیون دجی داعشه. کشکا سپی پشتگیری خو پیشاندان آشتیانه لچینه دکه. ام کاتتان شاد لدنگی امریکا برنامه کورت کانکشن پیشکش دکری من داخلی شمول لگل هاوکارم صالح دمیجر هیوای کاتی کی خوشتان بود خوازین لواشنطن کاجمیر حوتی بیانی روجی چوارشمه. سلاف ورز. سروک وزیر نوی عراق محمد شیع سودانی روجا سهشنبه گفت که حکومتاوی پابنده که ری نده هر گروپ آن آلیکی که آخا عراقی به کار بینه جبو ایرشکرنا سر جیران ولایت السودانی ده سردان خویا یکما ایرانی ده گفت حکومت ما پیگره به جیبجی کرنا دستوری گوتن ویتن ده دمکی ده که دستلادارین ایران روبروی یک جدجوارترین کشین سروریتن جدما شورش 1979 و که او آنین سر دستلات خواه پیشاندانین دجی کشتنا جینا امینی هاتن گوهرتن بو بانگین هلوشاندنا دستلات آینیا وی ولاتی ایران هزن کردن ایرانی لعراق به گرکرنا نرازیبون نافخوایی تانبارده که وان به ایریشن موشکی و درونان دکه آرمانجه پارتیین کرد پشتگیری ددن خواه پیشاندانان لشاندنا شروانان بو ایرانی رد کن. فريق كم جبال ياور شرزاي سربازي وامينداري گشتي پێشووی وەزارەتی پێشمەرگە دەڵێتن سەردانی سەرۆکی هەرێم و ئەگەری ڕێکەوتن بۆ دانانی هێزی فیدرال لەسەر سنوورەکان ڕێکەوتنیەکی نوێ نییە پێشتر بە هاوبەشی سنوورەکان پارێزراو بوون. جەبار یاور بە دەنگی ئەمریکا گوت کە لە ئێستادا بەهۆی زۆربوونی مەترسیەکان بڕیار دراوە ئەو هێزانە زیاد بکرێن لە ڕووی سەربازی و لۆجستیەوە هێز زیاتر بکرێن و ئەو هێزانەی کە ئێستا سنوورەکان ده پارێزن ڕاستە سەر بە حکومەتی عێراقی بوونە بەڵام کوردن و لە داهاتووشدا هێزی زیاتر بنێرن و بڕیارە هەر کورد دەبن. زیادکردنی ئەم هێزانە بەهۆی زیادبوونی هەڕەشە و مەترسیەکانەوەیە لە سەر هەرێمی کوردستان. سەبارەت بە هێزە ئۆپسیۆنەکانی ئیرانش و تورکیا یاوەرگوتی ناکرێت سنوورەکانی هەرێمی کوردستان بەکار بهێنرێن بۆ هێرش بۆ سەر دراوسێکانمان. هاوکات دەڵێت وڵاتان خۆیان ئەرکی پاراستنی سنوورەکان دەبێ بگرنە ئەستۆ لە سنووری وڵاتانی خۆیانەوە. فەرماندەی هێزی سووریای دموکرات کە لەلایەن ئەمریکاوە پشتیوانی لێ دەکرێت دوێنێ سێشەمە ڕاگەیان سەرەتای دڵنیایەکانی ئەمریکا بەڵام هێشتا ترسی لەشکەرکێشی زەمینی تورکیا هەیە بۆ ناو باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و داوای پەیامێکی بەهێزتر لە واشنطن دەکاتن. ئەم ڕاگەیاندنانە دوایی بینینی بەڵاوپێکردنی هێزەکانی تورکیا لەسەر سنوورەکان بوو. بەرپرسانی تورکیا ڕادەگەێنن کە هێزەکانیان تەنها چەند ڕۆژێکیان پێویستە بۆ ئەوەی ئامادە بن بۆ هێڕشی زەمینی بۆ سەر باکووری سووریا لە کاتێکدا چەند ڕۆژێک بە چەکی دوورهاوێژ و فڕۆکە جەنگیەکان هێرش دەکەنە سەر ئەو ناوچانە. مەزلوم عەبدی فەرماندەی هێزەکانی سووریای دیموکرات لە سووریاوە بە تەلەفۆن بە ئاژانسی ڕۆیتەرزی ڕاگەیاند کە لەسەر سنوور و لە ناو سووریا لەو ناوچانەکە لەلایەن گروپە هاوپەیمانەکانی تورکیاوە کۆنتڕۆل کراون بەڵاوکردنەوەی هێز هەیە. مەزلوم عەبدی گوتیشی ئێمە تێبینی ئەوەمان کردووە و ئەمە شتێکی نوێیە. پیودار هێزە عزمانیە ئەمریکا لە پێنتاگۆنێ جنرال پاتریک رایدر گوتە بەرپرسên لەشکریên ئەمریکی و کورد دبینن کو ێریشên عزمانیên تورکیە و گەفا ێریشا بەژایی لە باکوورê Sûriyê bandorê dide ser operasyonên wanên hevbeş li dijî rêxistina dewleta İslamî ya tundrewe. Fermandarê hêzên Sûriya Demokratîk Mezlûm Ebdî jî ji rojnamavanan re ragihandibû ku ji ber êrişên ezmaniyên Tirkiye vê dawiyê operasyonên hevbeş li gel hevpeymaniya
نافنتوية دجي داعش باويكي دمكي روستيانا ودسكفتين شر دجي جروبا تندرو خستنا بن جافي رايدر قد أمريكا هجمارا نوبدارين هفبش كل جل حسد بيكتينا كيم كريا لويجوت أم تهزن خوا جنوب بلاف ناكن أم باويكي بردوان بالي ددن سر روبروبونا جفن داعشي جبو آگاهین داوی لدور کم کرنا نوبدارین هفبشن امریکا و هسده لباکو روجلات سوریه و هروها روشانهای لسر سینور ترکیه و سوریه پامنرین ما خجیجان فارقین جا آمده و زانا عمر جا قامشلو بمرانه دما و باش زانا کم کرنا وان نوبدارین هفبش بهتر لکویا و ده چه باندوره لسر عرده بکه؟ بله دم باش صالح جخوا جروجا دوم ده بشتي ايريشان يعني شبيستي ما هيدا بشتي ايريشان بالافران تفقرا كواليسيوني ودورين هفبش لقال هيز سوريا ديمقراطيك لدفري كيمبونا بتايبتي لدفرين باشوري قامش لوي لالي كيدن دفرن ديري هروها دنفرا حسكي وباشوري حسكي ده بتايبتي جمع فراتي باكور حتى باشوري حسكي ده دوري الامريكي بير كيمبونا او دفرا جو شانين داعشي لي اكتيفن لي اگاهيه درباره و یادجی هیگو دو هزن اولکاریا هندرین هزن تایبتین هزن اولکاریا هندرین به پشتیوانی ج کواليسيون شانه که داعش نافچه دیرا زوری گرت لالی کی دل رقای بخبری درو جان تقینک پیکات و داعش او تقینجی هگرت سر بلی خو و چی باندوری بک اویا تکز فشار اولکاری چ قاسی کیم به سر شانه داعش و دمه شانه داعش کیسه دبیننگو تفگری بکن و ایریشان پیک بینن و دوان چند روزن در باسبوی دل گوری شوپاندنه آستا ایریشن داعش زیده بونه به تایبتی لرقا لدیر زوری لحسکی بله صار باشه زانا ازی فکرم جم تزبشم جم خجیجان یعنی اگر ولاتک بخوازه ایریشی ولاتکی دم بکد به هزک لسر عرده هبه به تشتنا لسر عرده خلک سیویل وان ببینین وکو ام بجن لبو تفگرین لشکری لسر سینور لوی آلی سینور لآلی ترکیه سینور تلفو تفگرین لشکری هنا روشا لسر سینور روجایرو چاوای بله يعني بريا حتى كي براستيج لبو تفجرك هبو لقاس آگاهية كبيرة مبدأ خاصي الهمبر كوباني هروسال همبر سينور عالي حتى عتشك اليوانا جلك أراميك هي وكي كنت زانش خو حتى يكبر نهرو بر الكار كامش السينور ديسا إريشكي روكيتي بيكات بتركيا بيكربو هجيت جبوي إريشا بجاهية ما موسيقى خنده كارك هاتمون كشتن دبستان نهرو هات بتعتيل كرن إيرو دبستان ديسا داس پروردهی کرد ده همان شوی ده دبستان الهمبر کوبانی جدیسا پروردهی هیه و ام دبینن کل سر سینور آرامیه کی هیه لی تگوتن وزیر بروانی هولوسی آکار چاوره اکو ایرو سردانا باجار روحای بکه لی وکی کتج دست نشان کر جبوی اپراسیونک تفگرک مزن دوی نها وی هفته ام دکارم بیشن کو آرامیه کی هیه ساله باشه خجیجان تی ام بیشن برتک یعنی نرازیبون دجی شر لآمد هاتنه تچالکید و درباره داد دبن و ام دزانین کو هلوستا هدف لدجی شر گلو تچالکید و درباره داد دبنه تو زانه میتا سانجار دو دجوینا خدا گوت بو همه اپراسیون یعنی دولت رفلکس دجمناتی کردان حرکت که اپراسیون جبوی لدجی استاتیه کردات خوازن کردان به استاتو بیلن نتنه هدف همه رخصن سیویل باجر اف چندین روزند اصل خودات خوازن خو پیشاندان هم بکن شو قداخات بو اعلان کردن دروج بری قداخات را کردن لد 25 مجدار دا تفگر جنا آزاد د چارچوبه چالکی جنان دا دی سال دجی شرف پیشاندان یکی کربو دو سردوزگری آنکاره اپراسیون یک داده سپیکرن لچارده باجران لسر تفگرجنا آزاد تایبت امکان بیشتر کنه به 5 کیسه در باس ولی حتی نه 15 چالکوان کرد هاتنه دست سر کنن که ام تفگرجنا آزاد ببرته که داخویانی وان ندجی شر اپراسیون نازکن و 5 کیس شده ودی استایده هی لدجی شر و دجی گرتنا جی چندین چالکی جی چه بن صالح لامده
بله زانا يعني ام ببیجن باکورو جات سوریه ام دزانن کو هجمارک ام گرتیگهن چکدارن داعش هنه دناوان دا جی هری مزن یا هوله دوی درباره دا اف راوستاندن یانجی کم کرنا نوبدارین هفش دناوینا امریکا و هزن سوریه دموکراتا چقاس باندور لسر روشوان کامپان کریه و از باورم هزن سوریه دموکرات هنه گازن دوی درباره دا کربون کرنگ اف ایریش اگر ببه باندوری بده سر روشا کامپان شخون صالح نتنه هشیاری بود ایریش على سر باجاروک هولی یگو کامپلی هیا گو مزنترین کامپ مالبات داعش نزدیکی 6000 کس مالبات داعش زون و زاروک لوی داری بجیبونه 8 پارزوان کامپی هزن تایبتین هسده و هزن اولکاریا هندرین جیانا خوش دزدان دوی ایریشه ده لوی داری مطرسیه کفر مزن چیبو و تفگره که جالیه مالبات داعش نوا کامپی ده چیبو هولن رویجی چیبون لگوری آگاهیان در دورا 20 مالبات هولا رافيكر بون هنجوان جهشتن ادلبه لی هزن اولا کاریا هندرین د آماده باشی د بون و دور پیش کرنا کامپی و باجارو که هولی ری لبر روکه گرسایی گرد لی لالی کی دن دورن روجاوای قامشلو و باشوری قامشلو لالی دن هم گرتیگه لنیزی کیوان توپ هاتن خستن وک گرتیگه جرنکه یاگو نیزی قامشلوی چرکینه ببورینه لالی کی دن لرقای لگوری آگاهیان گو تفجر كشانه داعش هنا و دورا جو تقين لتشيبو او مايلك هات تقاندن بري نشبا شبا بري ابير لوي دري نيزيكي گرديگه هيبو هيزن اولكاريا هندري بتايبتي دا ما دباشي دنا داكو اولهيا وان گرتيگهان اسي بكن لي فرماندارن هيزن سوريا ديمقراطيك بردوام ويا دبيجن دما ايريشك هات و بيك هات دي او مجبور دبينن جو هيزن خو جبو باراستني اللي دردورا گرتيگها اللي دردورا كامبان و تايبتي لهرمن ديرا زوري جو شانه داعش اللي ور بريك اكتيفن بكشينن بربسينو وجبو باراستنا باجارين خو افدي زانا تشتكي وها لسر عردنا هي ازانم رنگوان گوتبه لتشتكي وها لسر عرده هي لفو تفجرين لشكريين هسدي هنا بتايبتي اگرم بدن برچوان کو بهتر تركيا قفل لهريما امبيجن آلية من بجو تل رفعتو كوبانية دخوا ودمه هزن سوريا ديمقراط تلفو تفجير لشكري بربوان نافشايان ودبن حطانا هات تفجيره كي بشتيفاني شاندنا هيزان تنه لسر عدي تنهي تفجيره هيزن سوريا ديمقراطيك لسر عدي يكجار دفان دماغن كي دن نخوياي لي اسبالي بكشين سيرفيه كي برياغو دسبيكرنا في ايريشي حش القاعده جبهه النصره بشتي كنترول كرنا او عفرينه بري خدابو اليه روجافاي من بيجي لغوري اغاهيم تيكليام ب فرماندار مجلس العسكريه من بيجي جوجير سيوانا هسد دكار دكه دنافا حفتيه كده 6 جاران جبهه النصره هولن درباسونا بجاهي كرنا اوريل برهاتيه قرطن للسر عرضي او تفجرك العسكري بربشاف شاندنا هيزان يان او نهاتيه ديتن بله پامنر الماء زانا عمر جقاء مشلو وخجان فارقين جا آمده سپاس بو وان زانيارين وقت لا كتري شواب هدشت رجب طيب أردوغان سركوماري تركيا وجورجيا ميلوني سركوزيراني تازه هالبجدراوي راست روي إيطاليا خالي هاوبشي چاوروان نكراو لباري برسكاني بيوز بأفريكا وكوچو كوچبران بدوزناوا پەیوەندی لەگەڵ مێلۆنی نوێترین هەنگاوە لە لیستیی بەهێزدا کە ئەردۆگان لەگەڵ سەرکردە ڕاستڕەوە تونڕەوەکانی ئەوروپا کاری بۆ دەکات. ئەمە ناوەڕۆکی راپۆرتێکی دەنگی ئەمریکایە لە ئەستەمبولەوە. دیگم کمبونا سروک ترکیه رجب طیب اردوغان دیگه سروک وزیر ایتالیا جورجیا ملونی لتنش کمبونا گروپ NGBs لاندونوزیا گرنشین و دزگرتنن گرم هبون تبی اوان سیاست اندشبر جوانجی بانکا ملونی جبو راوستاندن آواکرنا مزگفتان لایتالیا و اردوغان خواه که پاریزوان مسلمان انددانید هم وکولر دبیجن که هر دو ولاتان خالن هبش هنه. طيب أردوغان إسلامي وتركيا ملوني كريستيانة وإيطاليا جبر فيكي أو تشتر ليكو دو تجهن بحثا نرخين ديمقراطيك ناكن بحثا نرخين أوليدكن بحثا نرخين نتو برستية دكن ودباوريا من ديجيين دن قلكي باشتر لإيكو دو جهن
ایک جی پیشینین ملونی راوستاندنا کجبریا ج افریقایا کو بارا پدریای برای لیبیاته تکلین ترکیه دیگر حکومت اگیتیان اجتماعی لیبیا بهزن اوج دبا کارتل د دست اردوغان دا ترکیه نوگه بارگه هک لروجاوای لیبیای هیا همی بیناسازی ها گرنگ لروجاوای لیبیای کنترل دکد او وک هونجی دزانن روجاوای لیبیای جبو اوروپای خالک بازرگانی مروان یا گلک گرنگه جبر وی ترکیه نوگه لباکور افریقای بارگاه هک هیا لدیگل بلنبونا گرشی نابرا ترکیه و یونان سرکشین عردی روماندکاری تیچونن زیده به تجربه به هسکنا پیوندیان دیگل انقره هر وسط ترکیه پیوندی نباش دیگل مصر هنه که هفکارک بازرگانی گرنگ یا ایتالیایه بوري من إيطاليا جبير نكريا جو أو ولاتكي أوروبية ما بستا من بأشكري إيطاليان جيجلك كارسازين هيدروكاربونان لقل مصري هنا أب بتايبتي جريداي هيرسكرنا مصري نينا لوما براستي أز جداية كي دخم دي نابرا تركيا وإيطاليا دا إيطاليا قالك كيف خوش نينا بديتنا في آستا جنگشي ملونی اردوغان هر دوگان پیوندی نباش دیگر سروک فرانسا ایمانوئل ماکرون هنه جبر چان رودانان جوان دست حالدارن ایتالیا لوی داویه ریندا بوکو گشتیه که کجبران لویر راوستید پاشی گشتی نچار و بچیتا فرانسا و لویر کجبر بهنه خار و هر وسا ارمانجا سرکیا ترکیه و ایتالیا اوک و آستنگیان بو پیوندین فرانسا لافریقا پیدا بگن جبو راپورتا دوریان جونیس هاتین مایی دنگ امریکا دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. دیپلماتێکی نەتەوەی نێگرتی جە ئەجانسا ڕۆیتەرز را گوت کۆ ئەمریکا ڕۆژە دوشەمێ پرۆژە بریارێکە بەڵافکرد ji بۆ دەرخستنا ئێرانê ji کۆمسیۆنا ژنانا نەتەوەین یەکگرتیش بربنپێکردنا مافên jinan û tepesserkirina hovaneya xwepêşandanan li wir û dê di çardê kanûnê de deng li ser wê proje biryarê were dayîn. Xwepêşanderên Êranê dê çawa Sûdê ji vê gavê wergirin û nêzîkbûna civakan ev netewî li hember xwepêşandanên Êranê heta niha çawa ye. Ji bo ronîkirin û şîrovekirina van pirsan û hin pirsên denê girêdayî vê mijara xwepêşandanên berdewamên Êranê niha Dr. Mecîd Heqî şîrovekarê siyasî ji welatê Finlandayê bi riya Skype bi me re ye. Dem baş Dr. Mecîd, tu dibêjî proje biryarek wiha çi qas alîkariya jinên xwepêşanderên Êranê dike? لسری دادبیا کمر اسلامی ایران نبیت اندام شور روشکار مافین جنان نتویجی دادبر کو ایران بگور یاسای خود بنجهین و یاسای خود مدنی جی پیشنکار سرکی مافین جنانه بو نمونه یاسای ایران دا جن بلکه شاروبند درجه دوم تی حساب کنم بو جنانی ببن قاضی ببن حاکم ببن وزیر ببن سروکی پارلمانی و جیجی سروکی پارلمانی دبركو جورا شرع اسلامي كحكومتك اسلاميه حكومه شرعيه جن كاري ببيت حاكم جن نشيت شهاديه بدتن جن ايران نشيت بي ميري خو وبي او كنت بجن ولي امر خو باب امبرا سفري بدتن وبي وانا باسبور دي بجريت وخد بي ميري خو نشيت بيت خدي ايش هموی اوانا نشانوی که به شیوه سیستماتیک آپارتاید تکنولوژی جنان ایرانی داده مشاندن برای که در اصل داده بیا ایران اندام به شوری نبا نها کو شورش جینا شورش جن آزادی در ایران بردوام بکرد از بجم دمک باش هاتی کو بریاره که ولو بیت دام کو ایران در کمیسیون کو حقی وینینه کو پیشنتیار مافی جنان نشیت دفاع عن مافی جنان تل چارچوب زاغون نونتویدا بدرتن هنگاوی جلک باشه وقت کاریتن هزا شورش جنجیان آزادی لإيران دا خورت بکرد. باشه دکتر ام دزانن کو نتوین یگرتی داوی امیجن رخصتنه که همی ولاتن جهانه و تحوینه و ام دزانن کو ناکوکی دناوین وان ولاتان ده هنه و هنک ولات علی
پشتگیری ایران و درباره دکن نندک جاران ویتو تن بکار آنین ما نمونه وها گلک دینه لج اول اجعالی سیمبولیک و وکو ام ببیجن اگر پروژه بریارک وها ورا ام ببیجن اری کرن ورا پسند کرن و دمه رنگ ام ببیجن باندور که سر عرضه بک و دمه دبه گاوک یعنی دسپیکا گاوک کو جواکان اف نتوی نیزیکی وان خو پیشاندانه به با اوکی پراتیکیتر بهتر کو داخویانی و اخافتن بن لحفتي درباز بودا شيورا ما في مرون انا توي بريار دكو دسته لكوليني لسر راستين كل ايراني دا مزراندي بو جاره يكم همبري ايراني بين بيكينان او برياره ديالك بجيه ديالك مازن وديلوتي بو كو خلكين ايراني نتوين ايراني دامك بشاره يجيبو او برياره كوبيشي اجر بيتو دنجي اري وديلت از بارم اوجي تاثير خود دانه دبركو ام به بالا بدن که ایران پرانیا زاگون نونتوی یک جوان مثلا ما فی نبونا تندتیجی دیجی زاروکن یعنی ما فی بریارنامه ما فی زاروکن پیماننامه ما فی زاروکن امضا کردیه دیگه ویدا صدی هفته بگور زانیان خود ایران صدی هفته کسی که هاتن جبتن ایران دا 170,000 دا کسی که بن امر دانه ایران پیمانا نبونا تندتیجی لناو خويدا امضا كريا لي بوليتيجيه ديالك مازن وسيستماتيك لديجي خوفيشندان نشت ايران هات او ياسين كو زاغون كو بوليتيجيه ديجي جنان نو بيدتلن پسند كريا لي بكتيريار هم لستيوات سيستماتيك ياساي بوليتيجي ديجي ايران هيا هن وان دما وان سيمهان دا كو شورش جينادس بيبيا وخاص ما يلوي مده كو مثلا حجاب اجباري وهم بري حجاب اجباري بيا لايران دا انا همو بگار اننا برويتيم هبونا كومارا اسلاميه ايراني لشورای پاراستون ما في جنان دا از بجم سواکاتی لتنی به ما في نونتويه بنجه ما في نونتويه سواکاتی به همون جدين جهانی باشه دکتر یعنی ام دزانین که همه دما دسپیکا و خو پیشاندانان دا ام ببیجن دستلدار ایرانی هول داده که وان ام ببیجن پارتین کردی آلیین کردی ین ایرانی کل عراق دمینن توان باک بکن به گورکرنا وان یعنی وکو که نتشتکی نافخویه تشتکی جدر و دهاتیه و گلک ولاتین اوروپی و ام ببیجن امریکا جی توان بار کرن به گورکرنا وان خو پیشاندان اف یک لسر آستا ناونتوی کارودانه که چوا بخوا اگریده ده پروژکسیون آن برنا دروا کشین خو یا نوخوی بودروا به شکل سیاست کومار اسلامی ایرانه کومار اسلامی وی دمی دا حول دا کو شراب سعودی بفروشید حول دا شراب بفروشته آذربایجان دید بر که آن ولاتین سر بخونه نشی ابو وی زختا مازن سروان بیت نهاجی هیزن کردی يد روشلات كردستان توام بجد حالي حتى دم برد قلت او اذا حمل سر كل منا او نتش باندور نو خدينا نمونه از باورم نها جواک آن تویجی تیجاشتی خالکین ایران اشتیجاش نکو یا یکم پرسن ایران پرسن نو خوینه لبرکو او تحمل کشه و کنفلیکتن کو لدما 43 سال در ایران تفسر کردن و حاشا لبونه آن کردن هیدی در کون اوله و هر چیز زیادتر او وان پروژکسیون ابتدن زیادتر هم لواره نونتوی همش لواره ناوخويدا تيتا وكل بيجن افشاترن تيتا شرمزارترن دبركو خلنا هذا ظنكم كبرسيد ايراني براسي برسيد وان ناوخوينا كيشانا 1% وبروجكسيون 1% بود دروا شو اليكاريا مشكله مثلا ايران نتا دبركو مثلا كنا ناوخوينا نو يدلتن وكو اوكو شير پنجه بيت ايران ولات تك شير پنجه ناوخويها تخاذ بيشنكو من سري شيكه او سري شيء لدروا جناري مداتيت او تشتيتا نبويا باشه دكتور اگر اف هست هبه يعني ام ببيجن لناف جواكا ناف نتويجي هستك وها هبه ودمه جواكا ناف نتوي تشتكي تايبت دكاره بك جبوكو يعني بدا نشان دان يانجي پشتگیری که بهتری ام وقت ما قلت اخافتن و داخویانیان بدا نشان دان جبو گل ایران دوان خو پیشانان دا جبر يعني داخویانی گلک جاران بری هاتن داین خو پیشاندان بری ایران بونه لتپسر بونه هاتن راوستاندن تایبت مندیا و جاری چیه جاری جواکا ناف نتوی او پشتگیری که حتی وی گوی او برای جدانا حتی وی گوی لجواکا ناف نتوی ده هاته کردن لجواکا 43 سالی در باز بجا بیوی نبوی یعنی ده همو آستین یعنی هم سیاسی هم هنری هم کلتوری و چاندی و تنانت سپوریجی جواکا ناف نتوی پشتگیری تجلت که مازن ده به شورشا خلکین ایرانی کردیه از باورم پشتگیری هری مازن پشتگیری سیاسیه او پشتگیری سیاسی به واتویه که ایران بیت ایزوله کردن اگر بیتو دولت خاص مای دموکراتیک بکو یکیتی اروپا و آمریکا و استرالیا و کانادا و ژاپن و نیوزلند او ولاتن که تاثیرگذارن
ودراسي دا صدي 85 لابوريا جهاني لوان ولاتا دا ديارتن اونا بو مدهه تكرجي بالسفيرين خو ايران بكيشن وسفيرين ايران دولات خو بتندري از باورم به جلك باندورك مازن و سر خل و شورشي دا و ايران جبت بنزختك مازن دا برای دکتر مجید حقی شرفکار سیاسی تج فنلندا مرا بگلک سپاس بو واناگایان سپاس دنگ امریکا جافکانی کاپ باوریان و چو آگاهیان برای مالپر و پلاتفورم میدیا جواکیا دنگ امریکا بالا خوبدن پیزانین و نوچه جیهانه کشکا سپی باوی کی فکری پشتگیری خواهج بو خوپیشاندان اشتیانه لسرانسری چینه نشان داده لریوبریا بایدن نرین خواب بالداری در دبره لدور بندن تندن ریگرتنا لکووید کو بونه صدام خوپیشاندان وی ولاتی و راپورته آگاهین بهتر هنه. د چند روزین داویده زیدتری دهان خواپیشاندان سرکولانان چند باجار چینی هجاندیه پشتی ویکتنا آگره که 10 کس لآواهی یک نشتجیبون یا گردی مرن توریه کی زیده لدوربند رینماین کووید درکت هوله کوچکاسپی هلوستن خواه در برین پیام ما بو خوپیشاندان آشتیانه سراسری چینه همان پیامه دوی ریب خلکی به دان ماف جوینان خوپیشاندان آشتیانه لبرانبری سیاست و یاساین کوان رزگریک بیراهنه بدن لیکربی گوت گو ریوبری هشیار بود آخفتن خواه لسر رینماین کووید یا بیجینگ گو بوی اگر داخستنا خوندنگه هانو کاروباران و به میلیونان خلق لمالی هشتیه ریگرتن نه سیاسته که کو ام پشتگیری آوه دکن اشکرایه کو خلک چینه سبارت ویه که نگرانی و خوپیشاندانان دکن و ام توی باوری دانه کو مافیوانه با آشتیانه انجام بدن لکنگریسه گلک یاسادانرین امریکا بهتر بالکشاندن سر خوپیشاندانان و سانسور کردن حکومت چینی ام دبینن گل چینه دجی ریبازا تندره یا پارتیا کمونیست راوستیایا نکتنی سبارت بربستین کوویده لیخما سانسور کرنه جی هر وکی من گوتی پرزگری کامن نلگل خلک چینه از بیجم خلک چینه نیازن خود در دبرن و هبونا آزادیه که پتر و سانسوره که کمتر و از گل وانم حکومت چینی خواجوی تومتی دور گریه کو آگر کتن آفان آپارتمانان لدور شینگیانگ لباکور روژاوای چینی ریدایه و خلک گیمینه مسلمان اویگور دیدنه چه پیوندی برینماین کووید و نینن. راستا کل سرمدیا جواکی هزم بمبستن ندیار هنو و رودانه اگر برینماین کووید تیکل بکن. اوی نگود کادی کنگی رینماین حکومت بداوی بین کسین کو جنیزیک و دشوپین دبیجن اف نرازیبونن ها نعصاینه. That is the type of thing that gets people thrown in jail. تشتن وصانه کو خلق دکند زندانان دا اوه شوکه که راستیه کو خلق آماده نوان تشتان لجهن گشتی و دنگه کی بلند بیجن و بیتا تومار کرن و هول ددن خلقی کم بکن و پشتگیری آوان بکن مبستا من اوه کو اف نیشانن هندینه کو چند خلق بهیوینه اسنا بیجم اوه تفگره که یانجی تشتکی بویرنگیه لی دیاره اف خوپیشاندان جدانه و دیاره اف رینماین تند ریل بلافبونا ویروسی ناگرن نها خواپیشاندان لباجارن دنین جیهانی دبن و جواکا اویگور خواپیشاندانک لپیش وزارت در و یا امریکا لواشنطن گر راپورت انیتا پاول هیلین سندی دنگی امریکا دەسەڵاتدارانی چین لێکۆڵینەوەیان لەگەڵ هەندێک لەو کەسانەیان دەست پێ کردووە کە لە خۆپیشاندانەکانی کۆتایی هەفتەی ڕابردوودا دژی ڕێبازەکانی نەشتینی کۆڤید بەشداریان کردبوو. ئەو کەسانە کە لە خۆپیشاندانەکانە لە پەکین بەشدار بوون ئەم زانیاریانیان بە ئاژانسی ڕۆیتەرز داوە. لە هەمان کاتشدا پۆلیس لە ژمارەیەک لە شەقەمە شارە گەورەکان چاودێری خەڵک دەکەن. بۆچی چین ئەم جۆرە ڕێبازەی نەشتین
نەشتنی کۆڤید پەیڕەو دەکاتن بە وەڵامی ئەم پرسیارە و چەندین پرسیاری تر میوانداری دکتۆر سیڤان سعید مامۆستای یاریدەدار لە سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە زانکۆی شانشی لە چین دەکەن کە ئێستا دکتۆر سیڤان ڕاستەخۆ لە لەندەنەوە لەگەڵماندایە. دکتۆر سیڤان ئەم کاتت باش یعنی لەبەر چی چین ئەم ڕێبازە توندەی نەشتنی کۆڤید پەیڕەو دەکاتن کە دەزانین کۆڤید تا ڕادەیەک لە جیهانە نەماوە؟ بەڵێ ڕۆژتان باش ڕاستی بەڵێ یەک وهانەوە دەست پێکرد لە داوای 2019 و سەرەتاکانی 2020 چین سیاسەتێکی گرتە بەر کە جیاواز بوو لە سیاسەتی هەموو دنیا بۆ ئەوەی کە پێوت زیرۆ تۆلەرانس یعنی ناهێڵێ هیچ جوڵەیەک بەو کەسانەی کە توش بوون لە کۆڤید دەبێ بۆ ئەوەی کە حەسڵ پێ کۆنترۆڵ بکرێ. ئەو کاتە سیاسەتەکە زۆر سەرکەوتوو بوو و بینیمان دوای 3 مانگ لە مانگی ئەپریل 2020 ئەوە ئیدی ناو چین بۆ خۆی لە کۆڤید مشکلە بوو بە تەواوی بەڵام دنیا هەمووی گیرۆ دەبوو بە کۆڤیدەوە. بەڵام ئێستا ڕێک بە عەکسەوەیە 2 ساڵ ئەوەندەیە کە کۆڤید نەماوە بە تەواوی لەو شێوە ناڕەحەتێک کە یەکەم جار هەبوو بە تاوەتی کە ئۆمۆکرۆن هات پارە و کاتانە دەجێ ئەوەی چین بە حکاتەوە لەگەڵ خەڵکە پرستری کردووە ڕۆژەکە و ئێستا تا ڕادەیەک ڕۆشتووە کە خەڵک بەڕاستی لە مایالی بزنس ئێدوکیشن هەر یەکێ لەو سەکەرانەی تر باشە دکتۆر سیڤان داوا لێبوردنەوە دیارە پەیوەندی ئەنتەرنێت لە لای تۆ دکتۆر سیڤان دەنگت جارجار دەبڕێ دیارە پەیوەندی ئەنتەرنێت لە لای تۆ باش نییە بەڵام هیوادارم باش بێ. حەزم دەکرد بزانم باشە ناڕەزایەتیەکان بۆچی ئەوەندە زۆرن وە جیاوازن لە خۆپەشاندنەکانی پێشووتر لەکە لە چین ڕوویان دەدا؟ بەڵێ مەخابن 2 ساڵ زیاترە خەڵک بە شێوەیەکی زۆر ناخۆش کراوەتە ژوورەوە بۆ کەسێک کە لە شارێک بچێتە شارێکی کە ڕەنگە مەجبور بێ. من ئێستا دۆستم ڕۆژە لە شارێکی دیکە ناتوانێت بگەڕێتەوە بەیژین. ئەوە خەتەرێکی گەورەیە یعنی ژیانی وەستاوە هەموو شتێک ئۆنلاین نابێت. من بە خۆم 2 ساڵ لەوێ نیم ئەوە کارێکی کردووە کە خەڵک ڕێە لەوە و ئەوە بێت دکتۆر سیڤان بەداوا لێبوردنەوە ئەبێ وتوێژەکەمان بەداوا لێبوردنەوە ئەبێ ئەو توێژە بیبڕین لەبەر ئەوەی دەنگەکەت باش نییە پەیوەندیەکان خراپە دەزانم تێدەگەم. زۆر سوپاس بۆ کاتی جنابەت هیوادارم لە کاتێکی ترا بزانین بۆچی ئەو نەڕەزایەتی و بۆچی جیهان وەڵامی چی دەبێ بەرامبەر بەوەی کە لە چین ئێستا ئەو شتانە ڕوئەداتن. دکتۆر سیڤان سعید مامۆستا یاریدەدەر لە زانکۆی شانشی لە چین زۆر سوپاس. سڵاوتان لێبێت من هێرۆ زەنگەنا بڕگەی جامی جیهانی قەتەرتان پێشکەش دەکەم. ئازیزان چی یاریەک بوو یاریەکەی دوێنێ کە لە نێوان ئەمریکا و ئێران بەڕێوە چووە و یاریە کە پاش زیاتر لە 24 ساڵ ئێران و ئەمریکا یاریان کردەوە لە جامی جیهانیدا ڕوبەڕووی یەک بوونەوە پاش ئەوەی ئەمریکا توانی بە 1 گۆڵ بەرامبەر بە هیچ سەرکەوتن بەدەست بهێنێت. تیمی ئێران لە پێشەبڕکێکە نەما و ئەمریکا ڕێگەی نەدا ئێران مێژوو تۆمار بکات چونکە ئەگەر یاریەکە یەکسان بواە ئەوە ئێران بۆ یەکەم جار لە مێژوودا دەچووە قۆناغی 16 تیمی لە مۆندیالەدا. کاتێک ئەمریکا بردێەوە سەرۆک بایدن لە کارگەیەکی تەکنۆلۆژی لە ویلایەتی میشیگەن بوو لەوێ زۆر بە جۆش و خۆرۆشەوە هەواڵەکەی بە ئامادەبووان ڕاگەیان کە ئەمریکا سەرکەوتۆ گوتی یاریەکی زۆر گرنگ بوو و گوتیشی پێش یاریەکە لەگەڵ کاپتنی هەڵبژاردەی ئەمریکا قسەی کردووە پێی گوتووە ئێوە دەتوانن بیبەنەوە ئەم یاریە. جگە لە سەرۆک بایدن و هاوڵاتیان لە ئەمریکا لە ناو خودی ئێرانیش خەڵکی خۆشحاڵ بوون بە سەرکەوتنی ئەمریکا. لە ناوچە کوردیەکانی ئێراندا خەڵکی هەر پاش یاری
یاریەکە بە ئۆتۆمبیلەکان و پیادە ڕژانە سەر شەقامەکان و خۆشحاڵی خۆیان دەربڕی لە شاری سەقز لە دەمی خۆشحاڵی دەربڕینەکان بە بۆنەی دۆڕانی هەڵبژاردەی ئێرانەوە هەندێک لە خەڵکی دروشمی مەرگ بۆ دیکتاتۆریان دەگوتەوە کە مەبەستیان ڕێبەری باڵای ئێران ئایەتوڵڵا عەلی خامنەئی بوو. لە پاش ناڕەزایەتیە سەرتاسەریەکانی ئەم دواییانی ئێران هەندێک کەس شکستی ئەم تیمە بە ئەمریکا بە سەرکەوتن بەسەر دەسەڵاتی حکوومەتی سەرکوتکار دەبینن. هەر لە ڕۆژی سێشەمە یاریەکی تری زۆر گرژ و توند لە نێوان تیمەکانی ئینگلتەرا و وێڵز بەڕێوە چوو کە ئینگلتەرا بە 3 خاڵ بەرامبەر بە هیچ لە وێڵسی بردەوە. چونکە گرژی لە نێوان هاندەرانی هەردوو تیمەکە زۆر بوو، پۆلیسی قەتەر ڕێوشوێنی گرتەبەر بۆ دوورخستنەوەی هاندەرانی وێڵز لە هاندەرانی ئینگلتەرا بۆ ئەوەی کێشە دروست نەبێت. یاری داهاتووی ئینگلتەرا لە خولی 16 تیمیدا لەگەڵ سینیگال دەبێت. ئەم ڕۆژ چواری یاری بەڕێوە دەچێت و هەر تیمێک بدۆڕێت ئەوە ناچێتە قۆناغی داهاتوو. لە گروپی سی پۆڵەندا و ئەرجەنتین لەلایەک و لەلایەکی تریشەوە سعودیە و مەکسیکۆ ڕوبەڕووی یەک دەبنەوە. لە گروپی دیش لەلایەک تونیسیا و فەڕەنسا و لەلایەکی تریشەوە دانیمارک و ئوسترالیا ڕوبەڕووی یەک دەبنەوە. ئازیزان ئێستاش دەچینە لای کاوە حەسۆ ڕاهێنەر لە هۆڵەندا لەگەڵماندایە. هیوادارم ئامادە بێت. بەڵێ کاکاوە سڵاو، ئەم کاتت باش، سپاس کە لەگەڵماندای. کاکاوە دەمەوێت سەرەتا بە یاریەکەی دوێنێ نێوان ئەمریکا و ئێران دەست پێ بکەین. یاریەکی وەکو بینیمان تا ئەندازەیەکیش کە چاوەڕوانەکرا یاریەکی زۆر توند بێت لە نێو یاریزانەکاندا، بەڵام تا ئەندازەیەک یاریەکی چۆنەڵی دۆستانەش بەڕێوە چوو. ینی ئەو گرژی و ئالۆزیەی کە لە یاریەکانی تر ئەتبینی لەو یاریان نەتەبینی، هەرچەنە یاریەکی زۆر گەرم و گوڕ بوو. دەمەوێت بزانم ئاستی ئەمریکا چۆن هەڵدەسەنگێنی کە ئێستا ئەمریکا چووە قۆناغی با بڵین تیمی خولی 16 تیمێوە. بڕاستی تشتێن خۆش دناو vê yarígerî yarekê werzîşî bû tiştek karê siyasî di nav wekû yarizan wekû rayner negihandin navra vê lîskê de. Em karin bêjin zexta siyasî li gel li nav lîstikvanê Îranî ziyadtir bû lê Amerîkî bi rahetî gemê dikirin. Tiştê Îranî kêm dan têde ji bo teadulê gemê dikirin, ew jî xwesarin bûn. Amerîkî şansekî tarîxî dan xwe got herin hîna qonaxê heştem lîsteka wan li gel Holanda de ye. Holanda tîmekî ne zor bi quwet e. Ez dibêjim şansekî baş bo Amerîka heye got biçî heta qonaxê heştem jî. کەواتە ینی تۆ پێ دوایە ئەمریکا بتوانێت لە هۆڵندا بباتەوە، چونکە لە ماوەکانی ڕابردووە دەمانبینی هۆڵندا تیمێکی زۆر بەهێز بوو. ینی هۆڵندا گەیشتە با بڵین یاری کۆتایەکانیش لە چەند ساڵی ڕابردووە. ینی بۆچی هەستەکەی کە ئەمریکا توانی بێتی لە ماوەی ئەم چەند ساڵەیە ئەوەندە خۆی بەهێز بک بتوانێت ڕۆژی شەمە لە هۆڵندا بباتەوە؟ براستی وەکو ئەم دبینن تیمە ئەمریکی ئەفسال تیمەکی جەماعی گەمێ دەکە، تیمەکی زۆر بەقوت وەکو دیفاعی حتا نوکا یەک گۆل لێکراوە، تیمەکی زۆر بەهێزە وەکو تیمژی وەکو ئەمریکاژی حەز دەکەن گۆ تیمیوان زۆر پێش بچێت، وەکو ئالامیژی بۆوان باش ناف خەڵکی زۆر حەز بکەن لە تۆپانەی بێتر. بەڵێ و دەشبینین ینی ئێستا لە ئەمریکا بە بەراورد لەگەڵ مۆندیالەکانی ڕابردووە زیاتر خەڵکی ئەمریکا ئاگایان لە یاریەکان هەیە و تەماشای یاریەکانەکەن. بەڵێ کاکاوە پرسیارێکی تر لەسەر هەڵبژاردەی ئەرجەنتین ئەمەوێ بیکەم کە دەزانین سبەینێ ئەرجەنتین و پۆڵەندا ببوورە یاری ئەەکەن و هەر کام لەو تیمانش کە هەردووکیان تیمی بەهێز داهاندرێن هەر کامێکیان بدۆڕێن ئەمە ئیتر ناچێتە قۆناغی داهاتەوە. باشە بۆ هەڵبژاردەیەکی وەکو ئەرجەنتین زۆر زوو نییە کە نەچێتە قۆناغی داهاتوو، ینی ئەرجەنتین بۆچی ئەم ساڵ بەو شێوەیە بوو؟ سوالك زۆر گرینگە مکارم بێژن تیمێکی وەک تیمی ئەرجەنتین هەندێک لاعب هەندێک یاریزان دناو دەهێنن دەبێژن ئەمەش بۆ مێسی گەمێ بکەن، ئەم نەژی بۆ وڵاتی خۆ گەمێ دەکەن. حتا مدربی وانژی حتی ڕاهێنانی وانژی گوتی ئەمە ئەو ساڵش بۆ مێسی گەمێ بکەن. ئەو تیمێ گۆش بۆ یەک شخصی گەمێ بکە تو ئەرمانجی نینە. برەوەیەکێ گەمەیە کەمژی دەستپێکێژی هەر زۆر خراپکردن لەگەڵ سعودیە وەکو زەختێک نفسی زیاتر لەوان چێ بووە. ئەم نوکا بێژن سەر گەمێ پۆلەندی نوکا باشترین یاریزانێ وان لیڤاندۆڤسکی ئەڤرۆ گوتی ئەگەر ئەم خوسارەت بژی ئەس تا عاجز نابم.
زختك لسروانينا از بيجم جيمك برزحمة بو أرجنتين هجر بو عقليتي جيمي بكت عرف سرناكت بەڵێ کاکاوە کەواتە تۆ پێت وایە ئەگەر لەناو خودی تیمەکەیە با بڵین ئەگەر بەیەکەوە وەکو تیمێک یاری نەکەن چەندێک ئاستیان بەرز بێ یاریزانەکان ناتوانن بەرەو پێش بچن. ئەوژی شەکی دیارە وەک تیمێکی ئەرژنتینی ئەم بەحث بکەن تیمێکی ئەوکو یاریزان زۆر تیمی زۆر باشن وەکو یاریزان باشترین یاریزانە ژیانێنە وەلاکن وەک تیم وەکو گروپ تیمێکی زۆر خراپ. بەڵێ پێشتریش باسی مسی ئەکرا وەکو یاریزان با بڵین مسی خۆی کە ناوبانگێکی زۆری هەیە بەڵام لە مۆندیالەکانی ڕابردووشە باس لەوە کراکە ئەم کەسە لەگەڵ تیمی ئەرجنتین ناتوانێت یاری بکە باشە هۆکاری چییە کە ئەرجنتین هەر ڕێگەی پێ ئەداتەوە لەگەڵ تیمەکەی یاری بکات؟ براسي او تشتي قازانجي نينا جبرجو حميد زخت لسر ميسي هي ميسي اول لا ياريزان بيجن ميسي كارب وما حمد تشتي بك طبعا لوكا يازدا ياريزان نن بس ياريزان هيك جبرو هيك هذا جروب بوكو جماعتي لسكن كان تيم سرنا كفت امنو كتماشي يعني تيم امريكي كان وكو جماعتي تيم كان وەکو فەردی یاریزانی نە زۆر بقوتن وەکو جەماعەتی تیمەکی زۆر بقوت. بەڵێ کاکاوە زۆر سپاس دەکەین کە لەگەڵماندا بووین بەردەوامە بین لەسەر ئەم بورگەیەمان سپاس بۆ تۆ دەگەڕێمەوە لای دەمەوێت بچمە لای هاوکارانم دەخیل و ساڵح با بزانین ئەوان بۆ چوونیان لەسەر یاریەکەی دوێنێ چی بوو دەخیل ساڵح دەزانین هەمومان دەمانویست ئەمریکا بیباتەوە دڵتان خۆشە کە ئەمریکا بردەوە؟ بێگومان هێرۆ زانی بڕاستیشی ئەم دۆ لەسەر وەک بێ وها ئەو بوون ینی سەر ئاگر بوون کومە دخست ئەمریکا بەسەرکەوێ و داوێژی وەک بێ هێڤیامە پێک هات لە خست تێبینێکە بچووک بینم ئەزام هەرزار تشتێ زندیدا وها دبن ئەس باوەرم گێما ئەوە یاریە ئەرجنتینی سبایە ئیرۆیە ئەوە بەلکی بە هەنێکی بە شاشی دەرباس بوو لێ ئیرۆ ئەرجنتین یاریە خۆدەکێ هیرۆ بڕاستیژی یعنی هەرچەندی کۆ ئەم ببێژن گێمەکە ئەم ببێژن ئەوە قۆناغا دەستپێکێدا یا سوودیان دەژی لێ وەکتە گۆت تشتێکی دیرۆکی بوو دۆت ناوێنە ئەمریکا و ئێرانێدا. بەڵێ من بۆ خۆم بێگومان هەمیشە حەزم کردووە ئیسپانیا بیباتەوە لە یاریەکانە چونکە شێوازی یاریکردنی ئیسپانیام زۆر بەدڵە زۆر نەرم یاریەکەن تیمی ئیسپانیا بەڵام لەگەڵ ئەوەشە هەتاوەکو تیمی ئەمریکا لەوێ بمێنێتەوە پێم خۆشە تیمی ئەمریکا زیاتر بڕوا هەرچەندە بەداخەوە ینی تا ئێستا نەچوونەتە ئاستێکی یەکجار باڵا لە تۆپی پیاچنکە و خۆمان نەزانین لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا گرنگیەکی بەو شێوەیە نییە کە لە ئەوروپا یا وڵاتانی ئەمریکای لاتین بەڵام هیوادارم گێمەکانی و یاریەکانی داهاتوودا وەکو ئەوەی دوێنێ نەبن کە دەستمان لەسەر دڵمان بووکە پازە بیست دقیقەی کۆتاییدا یعنی بەڕاستی کاتێکی زۆر بەڵام تیبینێکی ترم هەبوو هێرو لەگەڵ بەتایبەت میوانەکەت و کە دوێنێش لەگەڵ سیروان بوو کە نەمزانی بوو جۆرج کلۆنی ئەکتەری ئەمریکی بووە بە یاریزانێکی کورد یا وەکو بڵێ شارەزایەکی سپۆرت باڵێ زۆر بە شەکلی بە جۆرج کلۆنی دەچێت زۆر سپاس. بەڵێ ئازیزان لێرەشدا دێنە کۆتایی ئەم بڕگەیەمان هەر شاد وەختەوە بن. بالێ سەرۆکی ئەمریکا جۆ بادن دیارە ڕۆژە سێشەم بووێ باسی مەسەلێن ئابووری و مەسەلێ هەندێک ئالیکاریان ji bo Ukraynayê cikirî li dîsan jî peyamendî ji cem te hene Serokê Amerîka Joe Biden bi rastî roja sêşemê daketina buhayên benzînê û cil û berg û amûrên wekû Amuran wekû nûçeyeke baş ji bo vê dema bi hinvedanê benavkir lê got hîn dem pêwîst e ta ku helawsan an ku enflasyon vegera astên normal. Biden di axaftina xwe de li Michiganê got ku tevî buhayên benzînê vegeriyana astên xwe yên em bêbîjin berî şer her hal mebesta wî şerê Ukraynayê lê hîn pêşketin pêwîst e. Wezareta Kar a Amerîka di destpêka vê mehêda ra gihand ku buhayên kel û pelan di cotmehê de lê gor salekê berê 7.7 ji sedî zêde bûne ku meha çile ev qezenca herî biçûk e. Koşka spî hişyarî da ku dê nirxên tiştan bilind bibin eger sandîke
ئەم ببێژن نەگهێن پەیمانێکی بە هێلێن هەسنیەن وەلێترا لێ بایدن دەما ئاخافتنە خۆدا بەحساوەیەکێ نەکرد. جنس سولتنبرگ سکرتێری گشتی ناتۆ ئەنتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا و هاوتاکانی ئەندامانی ناتۆ دوێنێ سێشەمە لە ڕۆمانیا کۆبوونەوە بۆ ئەوەی هەوڵێکی پشتگیریکردنی پەلە بۆ پێویست بۆ ئۆکرانیا کە لە نێوانیاندا گەیاندنی کەرەستەی پێویست بۆ تۆڕی دروستکردنی کارەبا. تۆڕی دروستکردنی کارەبای ئۆکرانیا لە سەرەتای مانجی کتۆبەرەوە لە سرانسەری وڵاتدا و بەهۆی هێرشەکانی رووسیاوە لە کار خراون. بەرپرسانی ئەمریکا ئەمە بە هەڵمەتێکی رووسیا ناو دەبن وەکو چەک لەم زستانەدا دژی ئەو وڵاتە. سکرتێری گشتی ناتۆ ڕاگەیاند کە ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا هەوڵ دەداتن زستان وەک چەکێکی خراپ دژی خەڵکی ئۆکراینە بەکاربێنێتن. بەرپرسانی ئەمریکاش ڕادەگەینن کە بلینکن هاوکاریی بەرچاوی ئەمریکا بۆ تۆڕی وزەی کارەبای ئۆکراینە ڕادەگەنێت. بەرپرسێکی خۆجیهی مەکسیکێ ڕاگەاند کە پۆلیسên مەکسیکê کامپێکە کۆچبەران ku li aliyê Meksîkeyê sînor bi Amerîkayê ve hatibû avakirin ber ji ber sedemên ewlehiyê ji nav bir agahîn bêhtir di vê raportê de. پۆلیسی دژە ئاژاوای مەکسیک بەیانیەکی زوو دەچێتە ئەم کەمپە کە نزیکەی 600 کۆچبەری تێدا بووە و کۆچبەرەکانیش بە زۆری خەڵکی ڤەنزوێلا بوون و داوایان لە کۆچبەران کردووە کەمپەکە کە لە شاری سیوداد خوارز و لەسەر ڕووباری براڤۆ و لە تەنیشت سنووری ئەمریکا و مەکسیک دامەزرا بوو چۆڵی بکەن. بەڵام کۆچبەران بەرەنگاری داواکەی پۆلیس دەبنەوە و هەر بۆیە لە نێوانیاندا گرژی و ئاڵۆزی دروست دەبێت. لە کاتی ئۆپراسیۆنەکەشدا هەندێک لە چادرەکان ئاگر دەگرن و پۆلیسەکانیش بۆ کوژاننەوەیان ناچار بوون بەرەو ڕووبارەکە پاڵیانێن. بەرپرسی مافی مرۆڤی سیوداد خوارێز ڕایگەیاندووە ئامانجی ئەو هەنگاوە پاراستنی ئاسایشی کۆچبەران بووە. دوای بڕیارێکی پاراستنی مەدەنی ئەو کەسانی لەم کامپەتان گواستمانەوە بۆ شوێنی دیکە چونکە مەترسی ئاگرکەوتنەوە و سووتانی چادرەکانیان لە ئارادا بوو. هەروەها لە بڕیارەکەدا هاتووە کە مەترسی خنکانی مناڵان هەیە چونکە دەبینین ئێرە ڕووبارێکی لێ و هەروەها مەترسی دابەزینی پلێگەرمیش لە ئارادایە. دامەزراوەی نیشتمانی کۆچبەری مەکسیک چەند ڕۆژ پێش ئێستا ڕایگەیاند کە لە ماوەی 4 ڕۆژدا زیاتر لە 16,000 کۆچبەری دەست بەسەر کردووە کە لە نێویاندا نزیکەی 5,000یان خەڵکی ڤەنزوێڵان. کۆچبەرێکی خەڵکی ڤەنزوێڵا دەڵێ نایەوێت کەمپەکە بەجێ بهێڵێت. دەسەڵاتداران داوامان لێ دەکەن بەوەی ساردبوونی کەشوهەواوە کەمپەکە چۆڵ بکەین و بچینە بنکەیەکی پەنابەرانەوە. بەڵام ئێمە نامانەوێت لێرە بچین چونکە پێمان وایە لێرە بەم شێوەیە دەتوانین فشار بخێنە سەر خەڵکی ئەمریکا بۆ ئەوەی ڕێگەمان پێ بدەن بچینە ژوورەوە. دەسەڵاتدارانی ئەمریکا مانگی ڕابردوو پلانێکیان ڕاگەیان سەبارەت بەوەی کە لەگەڵ مەکسیک ڕێکەوتوون بۆ گەڕانەوەی هەندێک لەو کۆچبەرانەی خەڵکی ڤەنزوێلا بۆ وڵاتی مەکسیک کە بە شێوەی نایاسایی هاتوونەتە ناو ئەمریکاوە. بەڵام سەرەتای ئەم مانگە دادوەرێکی ئەمریکا ئەو بڕیارەی کە بە فەرمانی 42 ناسراوە و لە سەردەمی پەتای کۆرۆنادا بۆ دەرکردنی کۆچبەران بۆ مەکسیک بەکاردەهێنرا بە نایاسایی لە قەڵەمی داوە و ئەمەش استراتیژی بایدنی بۆ ڕێگریکردن لە تێپەڕاندنی دەواازە سنووریەکانی ئاڵۆستر کردووە و لەو کاتەوە هەزاران کۆچبەر لە شوێنەکانی دیکەی مەکسیک لە دۆخێکی نالەباردا کەمپیان کردووە. بەفراوی نووری دەنگی ئەمریکا، واشنگتۆن. لە چارچەوەی پرۆژەیەکی سەوزکردنی هەڵەبجەدا 2 ساڵ زیاترە ژمارە کرێخرا و کەسایەتی نێونەتەوەی بە بەشداری کارای هاوڵاتیانی شارەکە سەرقاڵی پرۆژەیەکی خۆبەخشانن بۆ دروستکردنی باخچێک بۆ خەڵکی ئەو شارە. ئەمە راپۆرتی فەرحان هەورامیە. سەرقاڵی نەمامچاندنن لە باخچەی چاکەکاران لە هەڵەبجە. یەکەم مەزمونە بۆ دروستکردنی پارکێک بە خۆبەخشی لە گەڕەکێکی هەژارنشین کە ئامانجلەی کەمکردنەوەی کاریگەریە ژینگەیی و دەرونیەکانی چەکی کیمیاویە لە سەردانیشتوانی گەڕەکەکە. بۆیە ئێمە لێرەین بۆ دروستکردنی پارکێک لە هەڵەبجە بۆ ئەوەی هەمان بتوانن بە پلانێکی ڕێک و پێک بەشدار بن لە سەوزکردن و چاندنی دار بۆ ئەوەی بیکەینە پارکێکی جوان و چالاکیەکانی تێدا ئەنجام بدرێت تا ژینگەیەکی جوان بۆ خەڵکی نزیکی ئەم باخچەیە دروست بکەین. ئەم دیمەنانەش دیمەنی سەوزبوونی باخچەکەی و فراوانبوونی ژمارەی ئەو کەسایەتیانەیە کە دەیانەوێت پرۆژەکە بە ئەنجام بگات
کۆبوونەوەیانە تا پرسی زیاتر سەوزکردنی باخچەکە لەگەڵ دانیشتوان و بەشداروانی باخچەکە تاوتوێ بکەن. پێویستە هەموو خەڵکی ئەم گەڕەکەەوە هەست بکەن ئەم باخچە بەشێکە لە شارەکەیان. ڕەنگە قوربانیان و بەرکەوتوانی چێکی کیمیاوی بتوانن هەندێک لە کاتەکانیان لەم باخچەیە بەسەر بەرن. لە هەمان کاتدا سەوزەمەنی بەشی خۆیان لێرە بکەن و ئاوی درەختەکانیشیان بدەن. ژنان لە باخچەی چاکەکاراندا بەشداریەکی کارابوون لە چاندنی درەختەکان. ئەوان هەرخۆشیان پرۆسەی ئاودانی درەختەکانیان لە ئەستۆ گرتووە. ڕاستی ئێمە کە ئەبینین ئەم نەمامانە لێرە ناشتومانە هەمووی خانمەکانی گەڕەکەن ئەوانی کە دراوسی ئەم پارکەن ئەوان ینی چاودێریانەکەن ئاویانە دێرن و لەگەڵ ئەوەشە خۆیان سەوزیان بەشە سەوزان کردو بۆ خۆیان. ڕێکخراوە بیانیەکان دەیانەوێت قۆناغی سێمی باخچەی چاکەکاران ناشتنی میوەی ڕەسەن بێت ببێتە شوێنێک بۆ وانەکرداریەکانی خوێنکارانیش. و بێگومان ینی وادی دیزایانی حازرە هەنێک دیزاین هەیە حازرمان کردووە کە بە موافقەتی شارەوانی و کۆمەڵی ئەم ڕێکخراوانە کە ئێستا تێکەڵن لە دانانی ئەم باخچەیە تەنسیق بکرێت بۆ ئەوەی بەشێکی لێ بکرێت وەکو سەوزە و میوەی ڕەسەن بە هەڵەبجە. لە ناو باخچەکەدا بەشێک لە دانیشتوانی گەڕەکەکە لەگەڵ ئاودانی دارەکاندا بڕێک سەوزەیان کردووە ڕۆژانە لێ دەخۆن. تەنها سەرچاوی گەشەکردن و ئاودانی باخچەکەش خەڵکی گەڕەکەکەن. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. داویە کورد کۆنێکشن هەر ببینێ ناخێرە خۆشیێدا.